بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من ڕیاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەش دەکەم. لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە دەهەمین ساڵیادی دامەزراندنی سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان دەکەین. لە نێو دۆخێکی ناهەموار بە تایبەت بۆ گەنجان لە هەرێمی کوردستان قەیرانگەلێکی زۆر لە هەموو بوارەکاندا کە بەرۆکی خەڵکی گرتووە پێدەچێت لاوان و گەنجان گەورەترین یان زۆرترین پشکی شێریان لەم نەهامەتی و نائومێدی و خەمەدا بەرکەوت بێ. کردنەوەی ساڵیاد یا ساڵیادی دامەزراندنی ڕێکخراوێک کەوتۆتە نێو گەرمەی قەیرانەکان و لە ئەم ساڵدا 3/1/2018 سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان پێدەنێتە نێو دەیەمین ساڵیادی کارکردنیەوە بۆ قسەکردنی زیاتر لەسەر ڕەوشی گەنج و لاو لە هەرێمی کوردستان و ڕۆڵی ڕێکخراوەکان لە ئاراستەکردنی لاواندا و ڕەواندنەوەی خەمەکانیان و نەهێشتنی خەمەکانیان یا بەخشینی ئومێد و ئاسوودەیەک بە لاوان ڕێکخراوەکان سەنتەرەکان چیان کردووە و چه پرۆژە و پلانێکیان هەیە بۆ لاوان، چۆن ڕێکخراوەکان و سەنتەرەکان دەتوانن لە کاتی ناڕەزایەتی و خۆپیشاندانەکاندا ببنە ئاراستەکارێکی باشی گەنجان و لاوان و لاوان بە ئاراستەیەکی باشدا بەرن لەسەر شەقام و لە کاتی خۆپیشاندانەکاندا. بۆ قسەکردنی زیاتر لەسەر کار و چالاکیەکانی سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان و قسەکردن لەسەر ساڵیادەکەیان میوانداری زۆر بەڕێز ناجح حەمەفەرەج بەرپرسی گشتی سەنتەری پەرەپێدانی لاوانی کوردستانم کردو. مامۆستا ناجح زۆر بەخێر بێ و سپاس بۆ ئامادەبوون. سپاس بۆ بەڕێزیشتان و بینەران. بەناوی خۆم و بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام و هاوکارانم پیرۆزباییتان دامەزرانی دەهەمین ساڵیادی سەنتەری پەرەپێدانی لاوانتان لێ دەکەم و هیوای سەرکەوتن و بەردەوامیتان بۆ خوازم. زۆر سپاسی پیرۆزبایەکەتان و کەناڵی ئاسمانی پەیامیشەکەن کە هەمیشە و هەردەم هاوکار و یاریدەری ئێمە بە تایبەت وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان بووە لە نمایشکردنی چالاکیەکانمان و نیشاندانی بە سەرجەم جیهانیان و تایبەتی گەنجانی هەرێمی کوردستانیش. زۆر باشە، پێم خۆشە هەر لە سەرەتاوە لە ساڵیادی دامەزرانی سەنتەری پەرەپێداندا بزانین جیاوازی ئەم ساڵی کارکردنە یا ئەم یادکردنەوەی لەگەڵ ساڵەکانی دیکە لە چیدایە بە تایبەت مەبەستمەوە بیبەستمەوە بەی کە قەیرانێکی ناهەموار قەیرانێکی ئابووری و سیاسی و دارایی بەرۆکی خەڵکی گرتووە کە گەنج و لاوان بەرکەوتوترین یان بوونە گەورەترین پشکی شێریان لەم قەیراندا بەرکەوتووە. بەڵێ بەناوی خۆی بەخشنتە و میهرەبان لە سەرەتادا بەرلەوەی ئاماژە بە وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بکەم پیرۆزبایی لەسەر جەم خۆشکان و برایانمان لە سەنتەری پەرەپێدانی لاوان دەکەین و بەڵێنی دووپاتکردنەوەی خزمەت بە لاوانی هەرێمی کوردستان و نمایشکردنی تەواوی ئەو پرۆژانەی کە لە خزمەتی لاوانمانە دەبێت ئێمە بەڵێنیان پێدەدەین و خزمەتیان بە بەردەوامی دەکەین ئینشاءڵڵا. و سپاسی کەناڵی ئاسمانی پەیامیش دەکەم دووبار و چەند بارەکە هەمیشە و هەردەم هاوکار و یاریدەری ئێمە بۆ لە نمایشکردنی چالاکیەکانماندا و تاوەکو گەنجانی هەرێمی کوردستانیش باشتر و چاکتر سودمەند ببن لەی هەر لە بەڕێوەبەری گشتی تۆڕی میدیایی کۆمەڵ و سەرجەم ستاف و کارمەندانی کەناڵی ئاسمانی پەیامیشەوە. سەبارەت بە دۆخ قەیراناوی کە جنابەت ئاماژەت پێدا و ینی هاوتایە لەگەڵ ساڵیادەکەی ئێمەدا بەڕاستی جورئەتی ئەوێ لە ئێستادا ڕۆژێک بە نێوی ساڵیادەوە ئاماژە پێ بدەیت و بتەوێت نمایشی ڕێکخراوەکەت بکەیت. بەڵ بە هەر حاڵ ئێمە بمانێ و نمانوێت بە حکمی دۆخەکە و بە حکمی ئاڵۆزیەکەی کە ئێستا ڕووی لە هەرێمی کوردستان کردووە دەست دەدەیتە هەر شتێک بێگومان ڕوخسارێکی قەیراناویەکەی پێوە دیارە. ئەو ساڵیادەی ئێمەش ئەمڕۆ ینی کە دەستی دەدەنێ هەر ڕێکخرا و هەر گروپ و هەر تاقمێک هەر حیزبێک دەبێت پلانی ساڵانی خۆی هەبێت لە سەرەتای هەموو ساڵێکدا پلانی بە خۆی دابڕێژێتەوە. بێگومان کە دەیبەسینەوە بۆ قەیرانی و هاوتایە لەگەڵ ساڵێدەکەی ئێمەدا یعنی ئێمە لە سەرەتای هەموو ساڵێکا وەکو ساڵیادی سەنتەری پەرەپێدانی لاوانە دەشکرێ پلانەکانی خۆمان لە ڕۆژی ساڵیادەکانمانە تەواو بێن بەسەر جەم ئۆفیسەکانمانەوە. بەڵام بە لێکۆڵینەوە و تێڕامان لەو قەیرانەی کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا هەیە دەبێت چۆنڵی پلانێکی
زۆر خەفیفتر لە پلانەکانی ساڵانی ڕابردوومان دابڕێژینەوە بۆ حکومەی کە قەیران بەرۆکی هەرێمی کوردستانی گرتووە قەیران بەرۆکی سەرجەمچین و توێژەکانی کۆمەڵگای کردەوە تەنانەت بگرە گەنجانیش پشکی شێری و قەیرانانێن ئێمە کە لە پێشەکە کەش ئاماژەم بەوە کرد جەنابیشن ئاماژە بەوەی کە لاوان گەورەترین پشکی شێریان لەم قەیرانەدا بەرکەوتووە هۆکاری چیە کە لاوان وەکو ئەڵێ بوونەتە سوتەمەنی ئەم قەیرانە ئەمان لە هەموو کەس زیاتر بەرکەوتوترن یان بوونە زیاتر زەرمەندترن لەم قەیرانەدا وە پشکی شێریشان بەر بەڵێ بێگومان ئەگەر لە کۆمەڵگەکانی پێشینەی ئێمەشدا تێڕابمێنین و لە مێژوویشدا ڕۆ بچینەوە هەمیشە لاوان سەرمەشقی گۆڕانکاریەکان بوون مانای وایە لاوان تاقە و توانایەکی جوڵە بزاوتێکی زیاتریان تایە لە بەرامبەر گۆڕانکاریەکاندا کەواتە ئەگەر ئەم تاقە و بزاوت و گۆڕانکاریانە لە ڕووی لەم چین و توێژە بێ بێگومان هەر شانازیە کە ڕوو دەکاتە کۆمەڵگاکە پشکە شێرەکەی و پشکە زیاترەکەی بەر ئەو چین و توێژەکەوێت کە بزەوتەکەی زیاترتایە و ئەگەر قەیرانیش بێ بێگومان زیاتر ڕوویلەوە بۆیە زۆرتر ئاماژەکان بەلای گەنجدا دەڕۆن کە قەیران دروست دەبێت گەنجە ناومێت دەبێت کە قەیران دروست دەبێت گەنجە دەبێت زەواج بکات چونکە پیرەکانمان ناکرێت ینی چۆنەڵی ئەوە گەنجەکانن سەرەتا دەبێت بنیاتی ژیانی خۆیان ئەگەر ئەو قەیرانە هەیە بێگومان توانای زەواجکردنیان نیە توانای نیشتە جێبوونیان نیە توانای کەسابەتێکیان نیە تاوەکو بژێوی ماڵ و منداڵ و کۆمەڵگەکەی خۆیانی پێبێن ئەسڵەن خوێندنی تەواو کردووە و لە کۆمەڵگەیەکانمە خوێندنی تەواو کردووە و دانامەزرێت لەم کۆمەڵگەیەدا کەواتە ئەمە هەموو لاوانن دەبێتە پشکی شێر و سوتەمەنی قەیرانەکان لە هەرێمی کوردستاندا و هەر دەیژبێت لاوان بچنەوە سەر شەقامەکان داوای ماف و داخوازیەکانی کۆمەڵگەکەیان بکەن سەرنجامیش کە داوای ماف و خوازەکانیان جێبەجێ دەکرێت سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگان لی سوودمەند دەبێت ئەوە تەنها لاوان نین ئەوەی کە وەکو بە قسەی جەنابەت بێ ئەوەی کە باجەکە دەدات و بۆتە سوتەمەنی هەر لاوان کە دەبێتە داینەمۆی شۆڕش و گۆڕانکاریەکان هەر دەبێت لاوان بێگومان دەبێت هەر لاوان بێن چکە هەر لاوانیشن داینەمۆی شۆڕشن و هەر لاوانیشن دەبنە سوتەمەنی بەڵام ئەوەی شانازیەکان دەچنێتەوە تەنها لاوان نین سەرجەم چین و توێژەکانی هەرێمی کۆمەڵگان مانای وایە لاوان لە پێشەنگا بوون و دەیشکرێ ئەم پێشەنگە بە بەردەوامی هەر لە ڕابردوو کە هەبووە و بە بەردەوامیش بەردەوامتر دەبێت هەروەکو ئەسڵیەگەیە کە پێغەمبەری خوا عەلەیهی سەلام کاتێک دەفەرمێ من پەیامەکەم بڵاو کردەوە لاوان موافق بوون لەگەڵم بەڵام پیرەکان مخالفم بوون مانای وایە ئەمە لە سەردەمی ئاینی پیرۆزی ئیسلام سەرەتای شۆڕشی پێغەمبەرایەتی عەلەیهی سەلام ئەو پەیامی خۆی کە بڵاوی کردوەوە ئەوە تەنها لاوان بوون بەرگریان لەو ماف و داخوازیەکانی کۆمەڵگاکەیان کردووە بەپێی ئەو پرەنسیپەی کە خۆی پەروەردگار خۆی داناون مانای وایە بۆیە دەکرێت ئێمە بڵین لاوان سەرمەشقن و لاوان سوتەمەنین و لاوانیشن بەرهەمەکان بەدەستێنین و بەڵام کێ دەیچنێتەوە بەرهەمەکان سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا لی سوودمەند دەبن زۆر باش مامۆستا جەنابتان وەکو بەرپرسی سەنتەرێکی تایبەت بە لاوان پێم خۆشە بزانم لە گۆشەنیگا و تێڕوانی ئێوە گەنجی و لاوی ئێمە لە ئێستادا لە چه دۆخ و ڕەوشێکدا دەژی ئایا گەنج و لاوی ئێمە لە ژیانێکی ڕەفاهی و خۆشگوزەرانی و ئاسوودەیی یان بە پێچەوانەوە لە نێو وەکو ئەڵێ ژیانێکی پڕ لە چەرمەسەری و ناڕەحەتی و نەبوونی و نائاسوودەیی ئاژی بەداخەوە ئەوەی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیا بەدی دەکرێت لاوان لە دۆخێکی پڕ لە قەیران و نائومێدی و ناڕەحەتی یا گوزەر دەکەن چی وای کردووە لەوەی کە ئەم قەیرانانە دروست بێ یەکەم ڕێکخراوەکانی لاوان بە ئەرکی خۆیان هەڵنەساون و دووهەم بەشێک لە حیزبە سیاسیەکان کە ئێمە لە وتەی ئەم ڕۆژماندا لە ساڵیادەکە ئاماژەمان پێداوە تەنانەت لە بەیاننامەی ساڵیادیشمانە هەر ئاماژەمان بەوە داوە بەشێک لە حیزبە سیاسیەکان گروپ و تاقم و ڕێکخراو و دەستە دروست دەکەن بۆ لە ناوبردننی هەوڵی ئەم ڕێکخراوانەی کە دەیانەوێت لاوان بە زیندوی بمێننەوە و دەیانەوێت لاوان ببنە داینەمۆی گۆڕانکاریەکان مانای وایە لاوان لە ناومێدێکی پڕ لە قەیراناویەوە لە غەرق بووە لە ناومێدیا بەڵام نایشکرێ ئێمە دەستەوسان لە بەرانەبەر ناومێدەکانمانە دەستەوسان بین و بڵین گۆڕانکاری بەدی ناکرێەوە ناشکرێ گۆڕانکاری لێرەوە سەر هەڵ بدات دەکرێت لاوان هەمیشە لە شۆڕشدا بێ و دەکرێت لاوان هەمیشە لە هێرشکردن و داواکردنی مافەکانی دابێت کەواتە ئەو کۆمەڵگەی ئێمە ئەمڕۆکە خەیراناوی و ناومێدی و ناهەموارێک باڵی بەسەر کۆمەڵگاکەماندا کێشاوە سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا لی زیانمەند دەبن دەبێت لاوان ئەم گۆڕانکاریانە دروستکەن کەواتە هەر ئەوەیشە وا دەکات لاوان سەری خۆی هەڵبگرێ وڵات بەجێ بێڵە بەڵام بەشێکی زۆری لاوەکانمان قارەمانانە
داوای خواست و مافەکانیان دەکەن بە شێوازێکی زۆر شارستانیان و جوان لەسەر شەقامەکان داوا و مافەکانیان بەدەسەڵاتداران دەڵێن و دەیشانەوە ئەو دەسەڵاتی کە ئێستا هەیە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا بگۆڕدرێ و ببێتە دەسەڵاتێک خزمەت بە کۆمەڵگەی بکە و ئێمە دەمانەوێت کۆمەڵگەیەکی فراهەم و کۆمەڵگەیەکی ئومێدبەخش و کۆمەڵگەیەکی تەندروست لە کۆمەڵگەی کوردیدا بەدی بکرێت هەڵەی حکومڕانیەکانی ڕابردووە ئەوەی ئێستا کۆمەڵگەکەمان تێکەوتو و لە بەرانبەر داخوازیەکانی بەغدادا دەبێت چۆکدا بدەین هەر ئەوەشە لاوانی وا لێ کردووە کە بچنێت برژەنە سەر شەقامەکان و داوای خواست و مافەکان بەڵام بەداخەوە هەر لە نێو لاوانیشدا خواستەکانی خۆیان ناشرین دەکرێن هەر لە نێو لاوانیشدا دەست دەبرێت بۆ هەندێک مەشاعیر کە ناکرێ ئەمانە دەستیان بۆ ببرێت ئەوانش کێن بێگومان هەر ئەو دەست و تاقم و گروپانن کە وەکو ئاماژەمان پێدا بەشێک لە حیزبە سیاسیەکان دروستیان دەکەن بۆ ناشرینکردنی دۆخی شەقام دۆخی گەنجان و ڕووی گەشی جوانی کۆمەڵگەکەمان بەم جۆرە نمایش کرێت بۆ خەڵک لە دەرەوە ئەمانش بە دڵنیاییەوە گەر تا چەند ساڵێکی تر بەم جۆرە بەردەوام بێت ئێمە ئومێد دەکەین وانە بێ ئومێد دەکەین ساڵی 2010 کە ئێستا سەرەتای ساڵیادی ئێمەی شەوەکو سنتەری پەرەپێدانی لاوان ساڵێک بێ خۆشگوزارانی بۆ کۆمەڵگەکەمان چونکە تا خۆشگوزاران بین و تا کۆمەڵگەیەکی تەندروستمان هەبێ تا ژیانی خەڵک لە خۆشیدا بێ بێگومان ئەو کات ئێمەی ڕێکخراوەکانیش دەتوانین باشتر خزمەت بچین و توێژی لاوانکەین بەڵام ئەوشمان لە یاد نەچێ ئەمڕۆمان ینی ئەم ساڵ کە ساڵی 2010 لە 2017 زیاتر لاوان پێویستی بە خزمەتکردن هەیە هەروەکو لە 2016 و ساڵەکانی ڕابردوو تریش بۆ زیاتر لاوان پێویستی بە خزمەت هەیە چونکە لاوان ئێستا لە ناومێدێکی یەکجار گەورەدا دەژی لاوان زۆر چۆنەڵی باڵێکی تەمێکی ڕەش بەسەر دۆخی لاواندا کێشراوە لەبەرەوەی لەم دۆخ ڕەشەدا خەریکە ون دەبێ و خۆشی تێداون ئەو ڕاژە و خزمەتە کامەیە کە لاو دەیەوێ بۆی بکرێ یان بۆی جێبەجێ بکرێ لاو لە هەرێمی کوردستاندا لە کۆمەڵگەی خۆماندا دەیەوێت چی بۆ بکرێ و داواکاری و ویست و ئارزوەکانی کامانن و چین وڵی کاگڕێت ینی ئەمە دەڵێن کاتێک کە خزمەت منت نییە بەسەر حکوومەت و نازانەوەوان و کە بە لاواندا بکرێ حەقی خۆیانە و مافی خۆیانە لاوان داوای بچووکترین مافی خۆیان دەکەن کە خۆش بژین داوای بچووکترین مافی خۆیان دەکەن کە دەکرێت لە وڵاتێکدا بژین ئارام بژین و بهێڵن کەسابەتەکەی خۆی بکات کەواتە ئەو مافەیانی کە پێویستە بۆ لاوان بکرێ و بەدی بهێنرێت تەنها ژیانێکی سادە و ئاساییە بۆ ئەم لاوە فراهەم بهێنرێ و لاوان کە خوێندن تەواو دەکات لە دوای پرۆسەی خوێندنەوە دەبێت ئەم لاوە تاعین تەنانەت ئەگەر کاتە حکومیەکانیشە مەجالێکی ئەو تویان نابێنێ خزمەتکەن با لە کەرتە تایبەتەکانە ئەوانیش کە بەشێک لە حیزبە دەسەڵاتدارەکان و بەشێک لە بەرپرسەکانی حیزبە حکومڕانەکان بۆ خۆیان قۆڕغیان کردو و خزمە نزیک و کەسە تایبەتەکانی خۆیان لە کەرتە تایبەتەکانی شادادەنێن یعنی ئێمە پێمان سەیرەکە کۆمەڵێک دەستە و تاقم کە دروست دەبن واز دەکەن ئیتر دنیا لە ژێردەستی ئەواندا شامی شەریفە و خزمەتکردن تەنها بەوان دەکرێت بێگومان ئەوانیش کاتێک کە چوونەوە سەر ئەو مێزی ئەو خزمەتەی کە وەکو لە ڕابردوو کراوە پرۆژەیەک هەیە ئێستا کە ئەوێ کۆمەلگا بەرەو ئاقارێکی تردا بگا ئێمە ئەگەر پشتیوانی لەو پرۆژەیە بکەین بێگومان کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی تەندروست دەبێ و بەداخەوە بەس کۆمەڵگەی ئێستەی کوردی بەپێی ئەو حکومەڕانیەی کە ئێستا دروست بووە بەسەر چەند تاقم و گروپێکا دابش بووە ئەوانە کەمینن کە دەیانەوێ خۆشگوزارانی بۆ هەرێمی کوردستان بکرێت بەڵام لە ڕووی ئەعلام و نمایشکردنی دەنگ و سەدا و ڕەنگی خۆیانەوە لە ئاستی حیزبە سیاسیەکاندا سیرەکەی هەمویان خۆیان بەوە دەزانن کە ئەمانن خزمەت بەچین و توێژی کۆمەڵگەکە دەکەن و ئەمانن خۆشگوزارانی بۆ ئەو کۆمەڵگەیە دەکەن کە سەرنجامیش هەر ئەوانن ئەو تەمەڕەشەی کە باسمان کرد بۆ گەنجان دروستیان کردووە و گەنجانیشیان ناومێت کردووە کاتە گەر پشتگیری لەو پرۆژەیە بکرێت کە دەیەوێت لە داهاتوودا کۆمەڵگەیەکی تەندروست بنیاد بکرێت ئێمە دڵنیاین کۆمەڵگەکەمان لە داهاتوو و کۆمەڵگەیەکی تەندروست دەبێ و ئەو تەمەڕەشەی کە لە لای لاوانیش دروست بووە ناڵین بە تەواوی دەڕەوێتەوە بەڵام لانی کەم بەشێکی 170 بڕێت 150 بڕێتەوە کۆمەڵگەیەکی خۆشگوزەرانمان بۆ دێتە پێشەوە زۆر باشەمان سەراجە نزیکترین پێشات و ڕووداوێک بە تایبەت لە ئێستامانەوە کە تایبەت وێ بە گەنج و بەلاو خۆ پیشاندان و ناڕزایەتیەکانی ماوەی ڕابردووی خەڵکی کوردستان بوو کە لاوەکان تێیدا ئامادەگی و خۆنیشاندانێکی بەردەوامیان هەبوو و کۆڵێ حزورێکی بەردەوامیان هەبوو و ئەتوانین بڵێن داینەمە و ئاراستەکەر و جوڵێنەری ئەم خۆپیشاندانە بوو پێم خۆشە باز لە ڕۆڵی لاو بکەین لە خۆپیشاندانەکاندا
و بەرهەم و کاریگەری لاو چی بوو لەم خۆپیشاندانەدا؟ کاک ڕێز لاو پێویستی بە چۆنەڵی ئاراستەیەک هەیە کە بۆی بکری ئاراستەکە بجوڵێنرێ، بەڵام کاتێک کە ئەم ئاراستەیە کە ئەم ڕێخستن و منەظەمەی بۆ ناکرێ ئەو ئاژاوەی لێ دروستە بێت کە لە ڕابردوو لێی دروست بووە، ئەوانشی کە خۆیان کردبوو بە خاوەنی خۆپیشاندانەکان لەسەر شەقامەکانیش هەر ئەوانە نەیانتوانی ڕێخستنی خۆپیشاندانەکان وەکو حاڵەتێکی تەندروست ڕێک بخەن. کەواتە ڕاستەوەی کە جەنابەت باسی دەکەی نزیکترین ڕوودا و خۆپیشاندانەکان بوو، بەڵام زۆر بەداخەوە کە چەندین لاوی تێدا شەهید کراوە، چەندین لاویشی بە ئێستێشەوە بە برینارەکانی دەناڵێنن لە نەخۆشخانەکاندا کە وەکو پێویست چارەسەری برینارەکانیشان بۆ نەکراوە. یعنی بۆ دەبێت لاوێک کە بۆ داوای ماف و خواستی خۆی بچێتە سەر شەقام و بژێتە سەر شەقامەکان ئێمە بە فیشک وەڵامی بدەین و آخر هەڵەی حکومڕانەکانی ئێمە لەمەدایە. خۆ ڕاستە بابین ئێمە ئەو دەستە بدۆزینەوە کە دەیەوێت ئەم لاوانە بەو ئاراستە ناتەندروستە با و تۆ ببیتە هۆکاری فیشک تەقاندنەکەی. لە کاتێکە کە ئەم دەستەمان بۆ نادۆزرێتەوە پێ ئەچێت بۆ خۆی دەستەکە خۆشی لە نێو خۆیاندا دروست کراوە بۆمان نادۆزرێتەوە با نەچین لاوەکان ئەوانی کە داوای ماف و ئازادیەکان دەکەن ئەمانە ببنە سوتەمەنی بالانی کەم هەر ئەو دەستە ببڕین کە تێیدا لاوانی بەرەو لە ئاراستێکی ناتەندروست بردووە. مانای وایە کاتێکیش کە لاو دەچێتە سەر شەقامەکان و داوای خواست و مافی خۆی دەکات ئەمە لە کۆمەڵگەی کوردیە ئەم حاڵەتە ناتەندروستە ڕوویداوە. ڕاستە لە کۆمەڵگەکانی دەوروبەری خۆشماندا بەشێک لەم نائەدالەتی و لەم نادات پەروەریە بەرامبەر بە چین و تۆژەکانی کۆمەڵگا هەیە، بەڵام زۆرترین پێشێلکاری بە لە بەرامبەر خۆپیشاندانەکانە لە هەرێمی کوردستاندا بووە. ئەو هەرێمەی کە ئیدعای بە دەوڵەت بوونیشمان دەکرد و دەشمانویست بەرامبەر بە هەموو جیهان بڵین ئێمە دەوڵەتێکین و بەسەر بەخۆی خۆمان ڕادەگەێنین. کەواتە ئێمە هەمومان دەمانەوێت کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی خۆشگوزەران بێ و ڕقیشمان لە هیچ کیانێکی سیاسی و هیچ لایەنێکی سیاسی بە تۆمەتەوە پەنجەی بۆ ڕانەوێت خۆشگوزەرانی بۆ گەنجان فراهەم بهێنرێ و ئەم گەنجانە چیتر نەچنەوە سەر شەقامەکان داوای خواست و مافەکانیان بکەن و بەم جۆرە وەڵامیان بدرێتەوە و ئێستا بەشێک لە گەنجەکانیش کاک ڕیازیانی ببەخشە پرسیارەکەشت پێ دەبڕم دەسەڵامێنەوە لەوەی کە بچنە سەر شەقامەکان و بە جۆرێکی تر وەڵامیان بدرێتەوە. بەڵام ئێمە دەبێ بین ئەو دەستانە بدۆزینەوە کە لە پشتی خۆپیشاندانەکانەوە دروست دەبێت و بە ئاراستێکی ناتەندروست دەیبن. خۆ ئێمە بەدەر لەوەی کە پشتگیری لە خۆپیشاندانەکانمان کردووە، بەڵام بە تەئکید ئەو خۆپیشاندانانیش ڕسوا دەکەین کە دەچن بارەگایەکی حکومی دەسووتێنن کە مبتەلەکاتی هەرچی کۆمەڵگەکەی تێدایە و دەسووتێن لەو لە ناو دەبێت. زۆر باشمان سەناچە ئەم جۆرە لە ڕق و بغز و تۆڵەکردنەوە و یەکتر نەخوێندنەوە و جیاوازیەکی قوڵ لە نێوان لایەنی یەکەم وەکو حکومەت و دەسەڵاتدارەکان وەکو بەرپرسانی ئەم وڵاتە دەبین لەگەڵ خۆپیشاندەران و لاوەکاندا. ئەم جیاوازی و دووریە بۆچی دروست بووە؟ ئەم ململانەیە بۆچی دروست بووە؟ بۆ ینی بۆچی کاربەدەست و بەرپرسەکان وەزیرەکان سەرۆکی حکومەت ناتوانێت وەکو گەنجێ وەکو لاوێت لە خەم و ئازار و میحنەتی لاوێک تێبگا کە خۆشی هەم بەم فلتەر و بەم تەمەنا تێپەڕ بووە. ینی هەمووشە زانایان یان بۆ منە هاوڵانی پێغەمبەری خوا ئاماژە بۆکەن کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو هاوڵێک یا وەکو سەرکردەیەکی کارامە و کارێزمە لەگەڵ منداڵ تەعاملی کردووە، لەگەڵ پیرێکدا پیرانە تەعاملی کردووە بۆ ئەوەی لە هەست و شعوری ئەم کەسە تێبگا. ئەم دووری و دابڕان و ڕق و بغزەی کەوتۆتە نێوان لاو لە لایەکەوە و لەگەڵ کاربەدەستانی وڵاتەکەیدا بۆچی دروست بووە؟ هۆکارەکەی چییە؟ بێگومان پرسیارەکە پرسیارێکی وجوهی و جەوهەری و زۆر جوانە. بێگومان چی وای کردووایە بۆچی وایە ئەو دابەشبوونە سیاسیە کە ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستانی پێگەێنراوە. هەر یەکە و بە ئاوازێک لە حکوومەتی هەرێمی کوردستان دەخوێنێ و ئەگەر گەنجێک بە جۆرێک لە جۆرەکان دەچێتە سەر شەقامەکان و داوای ماف و خواستەکانی دەکات، حیز بە دەسەڵاتدارەکە وا دەزانێت دژی ئەوە و نازانێت دژی ئەوەیە کە دەبێت خۆشگوزەرانی دژی ئەو باڵە ڕەشەیە کە ڕووی لەو کردووە لە ئەساسدا ئەو قەیرانی کە لە چەند ساڵی ڕابردوودا دروست بوو بە ئێستەوە نایڵین. ئەمە ئێستا حەقیقەتە و کەوتونێتە قەیرانێکە و قەیرانەکە ئەسیڵەیە و واقعیشە و دەبێت بەغداد ئەم قەیرانە چارەسەر بکات کە بچین چۆک بۆ خواستەکانی بەغداددا بدەین ئەو کات ئێمە دەتوانین چارەسەری قەیرانەکانمان بکرێت. بەڵام لە ڕابردوو قەیرانەکان دروستکراوە بۆ قەیرانێکی ئەسیلە نەبوو و قەیرانێک نەبوو لە بنەڕەتدا قەیران بوو بێ. هەر ئەو داهاتەی کە ئێستا
لە هەرێمی کوردستاندا دەست دەکەوێت ئەو داهاتە بەشی چارەکە موچەکە دەکات بەو ئەعلامانی کە خۆیان ئەعلانیان کردووە لە زاری بەرپرسی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و تەواو وەزیرەکانەوە ئەمە نمایش کراوە مانای وایە کاگەڕێاز ئەوە چی وا دەکات لەوەی کەوا بکرا ئەو دابەشبوونە سیاسیەیە کە ئەمڕۆ لە حکوومەتی هەرێمی کوردستاندا دروست بووە کاتێک کە تۆ پرۆژەیەک تەقدیم دەکەیت و یان باڵێکی حکومی لە حکومت بەجێ دەهێڵرێت تۆمەتی چی بۆ دروست دەکەن تۆمەتی ئەوی بۆ دروست دەکەن گوای وەڵام ئەمە ڕکلام و بانگەشەیە بۆ هەڵبژاردن دەیفەرموو ئەگەر ئەو بانگەشەی هەڵبژاردن دەکات تۆش بانگەشەی هەڵبژاردن بکە و واز دە حکوومەت و ئەو کورسیە بهێنە کە کۆمەڵگەی خسوەتەوە قەیرانەوە تۆ لە پێش ئەوە ئەگەر قەرار بێت تۆ وا بکەی لە هەڵبژاردننی داهاتوودا دوو ئەوەندەی دەنگەکانی پێشوتیش دەهێنیتەوە کەواتە هەر یەکەو لە مەسالەحی خۆی ئەوی دیکە تۆمەت بعد دەکات بەڵام ئەوانەی کە مەسلحەتەکەیان بەجێهێڵاوە ئەمڕۆ لە کۆمەلگا تەنها کەوتون و دەکرێت پێکەوە چەترێک هەبێ داوا و خواستی ئەم بەرەیە کە لە سەرەتادا ئاماژەمان پێدا زۆرتر ببێ تاوەکوەوەی کە بە دڵنیاییەوە حکوومەتی ئێستای هەرێمی کوردستان کورسەکەی لەق بێت و بتوانرێت حکوومەتێکی کاتی تا کاتی هەڵبژاردنەکان و هەڵبژاردنێکی نەزیه و پاک لە هەرێمی کوردستان باشمەوە جەناب داماژت بۆ کرد کە دەسەڵاتداران و کاربەدەستانی ئەم وڵاتە و حکومەت لە هەرێمی کوردستان هێندە سوورن لەسەر بەرنامە چاکسازی نەکەرەکەی خۆیان یان بوون ئەو بەرنامەی کە خۆیان باوەڕیان پێێتی و هیچ هیوا ئومێدێکی تێدانە بۆ خەڵکی بەژمەینەت و لاو بە تایبەتی تەنانەت گەنجەکان ئێستا سڵ ئەکەنەوە لەوە و شەرم مەکەن و ئەترسن لەوەی کە بچنە سەر شەقامەکان بە جۆرێکی تر وەڵامیان بدرێتەوە وەکوڵێت تۆ گوڵە دەیتە دەسەڵات و کەچی ئەو گولت پێوە دەنێت کەواتە لەم کاتەدا ڕۆڵی سنتەرەکان ڕۆڵی ئێوە ڕۆڵی ئەو کەسانی کە مەدانێکن شوێنێکن کارەکەن لە بواری گەنج و لاودا ئەم کاتە ڕۆڵی ئێوە چێ لەوەی کە هەم داوای ماف بۆ گەنج بکەن هەم بەبێ ئەوەی کە گەنجێک خوێن لە پەنجەشی بێت جوانە بە تەکید ئێستا دەکرێت ڕۆڵی سنتەر و ڕێکخراوەکان لە ئێستەی وەکو وتمان ئێستەی لە هەموو کاتێک زیاتر و زەڕورترە و دەکرێت گەنجان هۆشیار بکەنەوە لەوەی کە چۆن داوای خواست و مافەکانیان دەکەن و دەکرێت گەنجان هۆشیار بکەنەوە لەوەی کە چۆن مامەڵە لەگەڵ حکوومەت و دەسەڵاتدارەکاندا دەکەن و دەکرێت حکوومەتیش هۆشیار بکرێتەوە بە پرۆژە و بە پلانانەی کە کاری لەسەر دەکەن ساڵانە حکوومەتیش هۆشیار بکرێتەوە و لانیکەم پێشنیاز بۆ حکوومەتە بکرێت پرۆژە بۆ حکوومەتە بدرێت کە چۆن مامەڵە لەگەڵ کۆمەڵگەیەکا دەکات کە تاوەکو بناگوێی غەرق بووە لە ناومێدی و لە گەندەڵیدا مانای وایە ڕۆڵی ڕێکخرا و سەرەکان تەنها لە ئێستادا هۆشیارکردەوەیە و دەکرێت هۆشیاریەکی زۆر تەندروست و مامەڵەیەکی زۆر جوان لەگەڵ دۆخەکەدا بکرێت بەڵام کاک ڕاز ئێمە دەبێت ئەوش بزانین ڕێکخراوەکانی لاوان و چۆنەڵی چین و توێژەکانی دیکەی کۆمەلگا دابش بوون بەسەر حیزبە سیاسیەکانە بەشێکیان ئەو حیزبە سیاسیەکانن ئاڕاستیان دەکەن و وەدەیان جوڵێنن ئەو ڕێکخراوەکەی ئێمە نییە کە بە ئێستەیشەوە لە ساڵیا دەکەشە حیزبەکەی ئێمە کە کۆمەڵی ئیسلامیە ئەوەی پێگوتوین کە دەبێت ئێوە ماڵ بن بۆ لاوانی هەرێمی کوردستان و ئاڕاستی حیزبەکەتان و بە جۆرێکە کە خزمەت بە سەرجەم چین و توێژی سەرجەم لاوانی هەرێمی کوردستان بکەن تەنها خزمەت نابێت بە لاوانی کۆمەڵی ئیسلامی کە نابێت بە بیری کۆمەڵی ئیسلامی بیرکەنەوە کۆمەڵی ئیسلامی بۆیە لاوانی دروست کردەوە لەبەی بە بیری لاوانە بیرکاتەوە ئەگەر ناگەر بە بیری کۆمەڵی ئیسلامی دروستکەوە حیزبێکە و دروستی کردەوە پێویستی بەو نییە مانای وایە ئێمەی ئازاد کردەوە چۆن مامەڵە لەگەڵ چۆن خزمەت بە لاوانی هەرێمی کوردستان دەکەین بەڵام بەتەنها ئەمەش بە سنتەری پەرپێدانی لاوان ناکرێت چونکە سنتەری پەرپێدانی لاوان گەر بەتەنها ئەم شیعارە بەرز بکاتەوە بەجێ دەمێنێ و هیچ دەنگ و سەدایەکی خۆی ڕاستە دەنگ و سەدای خۆی دەبێت بەڵام جێگی چۆنەڵی ناچێتە بواری پراکتیسی و جێبەجێکردنەوە کە سبەی ڕۆژ بەرهەمدار بێ مانای وایە ئەگەر ئێمە ڕێکخراوەکانی لاوان و ئەو سنتەر و ڕێکخراوانەی کە دروست بوون لەژێر چەتری حیزبە سیاسیەکان بێنە دەرەوە هاوشێوەی ئێمە چۆن حیزبەکەمان ئازادی کردوین لە خزمەتکردنی کۆمەڵگەکانمانە ئەوانیش بەو جۆرە بیر بکەنەوە بە دڵنیایی خۆ ئەم قسەی کە ئێمەش دەیکەن مەژدێ هەموو ڕێکخراوەکان وابن زۆرێک لە حیزبە سیاسیەکان ڕێکخراوەکانیان ئاوا ئازاد کردوون و خزمەتیان کردو بەڵام دەکرێمە چەترێکە بێت تەواوی ئەم ڕێکخراوانە پێکەوە کۆ بکەینەوە یعنی من کاک ڕاستکە ئێستا حەقیقەتی ئەوە ئاماژە پێ بدەم
لە فتری ڕابردووەمە تەواوی ڕێکخراوەکانی هەر چوار پارچەی هەرێمی کوردستانمان کۆ کردەوە بۆەوەی کە کۆنگرەی لاوانی چوار پارچەکە کۆنگری چوارەمی ببەستین یەکەمانەوە لە دیاربەکر بەس دووهەم وەڵحاصڵ سێهەم بوو بە دوو بەشەوە بەوەی کۆنگرەی چوارەمی ببەستین بەڵام سیرەکەی بەهۆی دابشکاری حیزبە سیاسیەکانەوە ئەسڵەن کۆبوونەوەی ڕێکخراوەکانیشیان لەبار برد کەواتە حیزبێک کە نایەوێ کۆنگرەکە ببەسرێ بەڕاستی ئەو لاوانەی لاوەی خۆیەتی و ئاڕاستی دەکات و دەبێت بەو جۆرە لەگەڵی دابی و ئەوانی تریشی کە لە دەوریدا کۆبوونەتەوە بێکمان بە کۆمەڵک دەنگ و سەدای زۆرینە ئەوان ئەمانە تێدەپەڕێن مانای وایە ئێمە لە ناو ڕێکخراوەکانی لاواندا لەگەڵ هەمویانە کۆبووینەتەوە و قسەمان لەگەڵ کردن و ڕۆ یەک بووینەتەوە ئەوانین کە بەشێکی زۆر کەمن ناتوانن کە دەوترێت زۆرینە و کەمینە هەموو شتەکان یەکلایی دەکرێتەوە کەواتە ڕێکخراوەکانی لاوانیش بە زۆرینە و کەمینە لە کۆمەڵگاکەدا وجودەکەیان ئابە و شێوازە کەمتر دەبێتەوە کەواتە گرنگترین شت بۆ ئێمە وەکو وتر لەسەرتا هۆشیارکردنەوەی کۆمەڵگاکەمانە و هۆشیارکردنەوەی گەنجانە کە کاتێک داوای خواست و مافەکانیان دەکەن لەسەر شەقامەکان تەنانەت هۆشیارکردنەوەی حیزبە سیاسیەکانیشە خۆشحاڵی بۆ بەشێک لە حیزبە سیاسیەکان کاتێک کە لاوەکان ڕویان کردە بارەگاکانیان لەبەرەوەی پێشتر هۆشیاریەکیان پێدرابوو بارەگاکانی خۆیان چۆڵ زۆر باشە ماوەسە ناجا بەڵێ هەر لەم خۆپیشاندانەدا شتێکمان بینی ئەوە بوو کە بەبێ جیاواز گەنجانێکی زۆرمان بینی یام گەنجانێ پەیدا بوون کە لە ئێستادا ئایدۆلۆژیان تێپەڕ کردو بە هەموو شتێک یاخی بوون تەنانەت حیزب و ڕێکخراویشان تێپەڕ کردووە بۆچی ڕێکخراوەکان نەیانتوانیوە کاتێک کە گەنج لاوەکان لە حیزبەکان ناومێد دەبن ڕێکخراوەکان یا سنتەرەکان نەبوونەتە پەناگەیەک یان بوونە نەبوونەتە مینبەرێک بۆ گەیاندنی دەنگی لاو و گەنجەکانە لە خۆپیشاندانەکەدا بینیمان کە هەموو خۆپیشاندەران ئامانجێکیانە بوو لەوەی کە هیچ حیزبێ نەخوێنەوە جاران ئەگە خۆپیشاندانێ بکرایە تۆمەتی ئەدرایە پاڵ حیزبێ پاڵ کەسایەتیە پاڵ ڕێکخراوێک کە ئەگوایە ئەمە جوڵێنەر و ئاراستەکەر و دروستکەری ئەم خۆپیشاندانە بۆ بەڵام لەم خۆپیشانداندا ئەو دەنگ و تۆمەتەشمان بەرگوێ نەکەوت جەنابەت پێت وانییە کە تەنانەت گەنجان و لاوان لە وڵاتێمەدا هێندە ناومێد و مەیوز بوون تەنانەت نە حیزب دەخوێنەوە نە ڕێکخراو نە سنتەرەکانیش بگومان ئەویش بۆ خۆی دابش بووە بەسەر دوو فەقرەوە یەکێک لەو فەقرانی ئەوەیە ئەو لاوانن کە هیچ شتێک ناخوێننەوە و ئەو لاوانن تەنها ئەیانەوێت کۆمەڵگاکە ینی هەموو حیزبەکان پێکەوە بە یەک چاوسێرەکەن ئەمە جیاوازە وەک لەوەی ئەو لاوەی کە بارەگاکەی ئەو سووتێنراوە دەبێت بارەگاکەی ئەوی دیکەش بسووتێنرێ یعنی چونکە لە شوێنی تر هەبووە کەوتیان وڵا بارەگەی فڵان شوێن ماوە دەبێت ئەویش هەر بسووتێنی ئەمە قسەمان لەسەر ئەم جۆرە لاوانیە بەڵام ڕاستە ڕێکخراوەکانی لاوان کەمتر خەم بوون لە پێگەیاندن و وەشیارکردنەوەی لاوان چۆن خزمەت بە کۆمەڵگاکان بکەن چونکە گەر بەشێکی زۆری کەمتر خەمێکە بە تاکید دەکەوێتەوە سەر ڕێکخراوەکانی لاوان و بە دڵنیاییەوە کە ئێمە ڕێکخراوێکی لاوانمان هەیە بەشێکی ئەو کەمتر خەمیان دەکەوێتە ئەستۆ بەڵام ئێمە دەبێت ئەوش بزانین نەدەسەڵات لە لای ئێمە بووە نە پارە و ئیمکانات لە لای ئێمە بووە چونکە پارە و ئیمکانات و دەسەڵاتیش قۆڕخ کراوە بۆ بەشێک لە ڕێکخراوەکانی لاوان و ڕێکخراوەکانی تری کۆمەڵگای کوردی ئەگەر ئەم قۆڕخکاریە نەبوایە هاوشێوەی ڕێکخراوەکانی دی پشک و بەش دەبایەتەوە دەوتوانی پرۆژەی زیاتر پێشکەش بە کۆمەڵگاکە بکەیت چونکە ئەمە دەست دەدەیتە هەر پرۆژەیەک بێگومان پێویستی بە ئیمکاناتێکی هائیل هەیە پێویستی لانی کەم بە ئیمکاناتێکێت تۆ بتوانی پرۆژەکەت لە کۆمەڵگەی کوردیدا نمایش بکەیت و کاتە کۆمەڵێک لاوت لێ کۆ دەبێتەوە یان ئەو کۆمپانیا و کۆمپانیانی کە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا هەیە وەکو وتمان لەسەرەتا کۆمپانیەکانیش بۆ بەرپرسەکان و بەشێک لە حیزبە سیاسیەکان دیسان قۆڕە کراوە ئەو کاتە ئێمەیەکی لاوان کە دەچین تا پرۆژەیەکی ئێمە قبول دەکات دایان پرۆژەی ئەوانی دیکە قبولەکە ئەمانیشان بۆ خۆیان قۆڕە کردومانای وایە کەواتە ئەو پارە و هۆکاری یەکەمەوەیە کە لاوان وەکو پێویست ڕێکخراوەکانی لاوان سنتەرەکانی لاوان وەکو پێویست نەبوون لە کۆمەڵگەی کوردیدا پرۆژەکانیان بە جۆرێک لە جۆرەکان لە کۆمەڵگەی کوردی نمایشکردن و تا سەرجەم لاوانی هەرێمی کوردستان لەی سوودمەند بن بەشەکەی دیکەشی ئەوەیە کە قۆڕخکاریە ئابووری و داراییەکەیە چۆنەڵی بۆ بەشێک لە ڕێکخراوەکان فراهم هاتەوە بە بەشێکی دیکەش نەک لەمپەر بەڵکو سەرجەم دەرگاکانیان لەسەر داخراوە بۆی هیچ سنتەر و ڕێکخراوێک نەتوانێت هەنگاو بەرەو ئەوێ بهاتێت زۆر باشە
مامۆستا ناجە لە ماوەی ڕابردوودا گەنجان و خەڵک بەگشتی وەکوڵە گیرفانی پڕبوو تێر بوو لە خۆشگوزەرانی و ئاسوودەیەکی وادا بوو لە ڕووی مادیەوە هیچ کێشەیەکی نەبوو ئەو کاتە زۆر ئاسایی بوو سەدان گەنج بەڵێ سەدان گەنج لە کۆڕێکدا لە سیمینارێکدا لە خولێکی وەرزشی و پەروەردەیی و فێرکاریدا ئامادە بێ یان بۆ منە لە چەندین پرۆژەی خوێندنەوەی کتێب و ئاراستەکردنی گەنجاندا لە ئێستادا وەکوڵێ گەنج لاو گیرفانی خاڵیە و ئەم شتانش مای تێرکردنی دەروون و ڕۆحی ئەم گەنجەنین لە ئێستادا باشترین شت لەم قەیرانەدا کە کاتێکەوە موچە نییە دەرامەد نییە گیرفانی گەنج بەتاڵە و مێشکیشی قبولی خوێندنەوە و ئەم خوێندنەوە وەرناگرێت کۆڕ و سیمینارەکان هیچ ئیسفادەی پێناگەێنێ باشترین خۆراکی ڕۆحیە ئاسوودەیی بۆ گەنج و لاوەکانمان چییە؟ وەکو خۆتان چیتان کردووە و چی شتێکتان بەخشیوە بەلاو؟ بەڵێ بەتەکید ئەوەی کە دەبێتە فراهەمی لاوان تەنها دابینکردنی ژیانێکی ڕانی وەحاصل بچووکترین مافی ئەو کە ژیانی ئەو گەنجەیە دابین بکرێت ئەمە بە ڕێکخراوەکانی لاوان ناکرێت بەڵام ئەوەی کە جنابەت دەڵی بەتەکید لە ڕابردوو کاتێک کە ژیان خۆش بوو لە کۆڕ و سیمینار و ڕوکشۆپ و بابەتە تەرفیهەکانە گەنجان زۆر کۆ دەبوونەوە و ڕێکخراوەکانی زۆر باشتری شار دەکرد بەڵام بۆرە تۆ ئێستا کۆڕێک ڕوکشۆپێک ساز دەکەیت بێگومان تاوەکو 5 کەس بۆ کۆ دەبێتەوە چۆنڵی ڕیشی لەگەڵ تاسپی دەکەیت کەواتە ئەوەی کە پێویستە لاوان و تینووی ڕۆحی لاوانەوە تینووی پێداویستەکانی لاوانە تەنها ئەوەیە ئێمە دەبێت ژیانێکی خۆش و لەلایەن کۆمەڵگەی کوردی و دەسەڵاتدارەکان و حکوومەتەوە و دەرگایەکی کراوە بۆ سەرجەم ڕێکخراوەکان بۆ خزمەتکردنی لاوەکانیان وڵات بەجێ نەهێڵن چونکە هەر ئەمەیە تۆ وای کردو لەوەی کە قەیرانەکە دوای لە کردی وڵات بەجێ بێڵی لانی کەم خاڵی سەرەتامان ئەوەیە ژیانێکی ئاسایی و ئاسوودە بۆ گەنجە فراهەم بهێنێ لەلایەنکیەوە لەلایەن حکوومەتەوە ئەمەش دەبێت چێبیکە و پرۆژەکانی لاوان و حکوومەت و لایەنە دەسەڵاتدارەکان ئێمە قسە لەگەڵ حکوومەتە دەکەن ئیش بکات قسە لەگەڵ حکوومەتێک ناکەین کە ئیش نەکات و جۆ بۆ داوا و خواسی تەنانەت وەزیرەکانی خۆشی نادا نەک خودی لاوەکانی ئەجا ئەو کاتە ئێمە دەڵێن دڵنیایە کۆمەڵگەکەمان کۆمەڵگەیەکی فراهەم دەبێت وەکو بەو شێوەیە چارەسەری قەیرانەکان دەکرێت ئەوجا ئێمە دین بەرگەکانی دیکەی خۆشگوزەرانی بۆ هاوڵاتیانەوە بۆ گەنجەکانیشمان دەست پێ دەکەین خۆشەویستکردنی نەتەوەییە لایانی نەتەوەییە لە لای ئینتیمای نەتەوەیە لە لای گەنجەکانمان بۆی ئەو کاتی تر گەنجان کە ژیانی خۆش بووە خۆشگوزەران بوو دەشتوانێت نەتەوەکەی خۆی خۆش بێ بەڵام کە لە نەتەوەیەکی خۆیدا دەبینێت ژیانی خۆش نییە وەکرێت چییە گەنجێکە و کەسابەت ناکە عەربانەیەکی پێ و دەیباتە بازار و بە چەندین ڕێگەی لێ دەگرن و نایژەڵن لەسەر شەقامەکان ڕای بگرن و سەریمان گیش دێت و کرێخانوەکەیشی نییە بیدات کەواتە هەر لە خۆی مەویسە ئیتر چ بای ئەوەی کە بێ وڵاتەکەی خۆی بەجێ بهێڵێ ینی هەرچی هەیە و نییە دەیفرۆشێ و ڕێگەیەکی پڕ مەترسی دەگرێتە بەر و وڵاتەکەی خۆی بەجێ بێڵێ و هەرگیز ڕێگە ناگاتەوە بۆ وڵاتی کە لی بووە کەواتە ئەم ینی دابینکردنی ژیانێکی ئاساییە بۆ گەنجەکانمان ئێمە بەدڵنیایەوە کاتە دەتوانین بڵین ڕێکخراوەکان تا ئەو کاتی ژیانی ئاسایی و ئاسوودەی بۆ گەنجەکان فراهەم لێنێ ڕێکخراوەکان هەرچی دەکەن بە ئاودا دەڕوا و هەرچیش دەکەن بەرهەمێکی ئەو تۆی نابێت بەڵام ئەمەش ناگاتە ئەوەی کە ئێمە باڵی لێ بدەین و نابێ هیچ کارێک بکەین بەدڵنیایەوە دەبێ سنتەر و ڕێکخراوەکان و کار بکەن و ساڵانە و بەبەردەوامی خزمەت بەچوین و توێژی گەنجان بکەن ئێمە بە ئێستەی شەو لە پلانماندا هەیە وەرکشۆپ و سیمینارات بۆ وشیاری گەنجان و ینی بەڕاستی داتایەکی چۆنەڵی مەترسیدار لە ئەمڕۆدا ئیعلان کراون چەندین بەدەیان وەسەدان گەنج بە تریاکیەوە گیراون لە هەرێمی کوردستان لە شارێکی هەرێمی کوردستاندا یعنی ئەمە زۆر مەترسیە ئێمە لانی کەم لە بەرنامە و لە پرۆژەماندا هەیە بە پێی ئەو پرۆژە ڕاپرسیانەی کە هەمانەوە بە پێی ئەو وەرکشۆپ و سیمیناراتەی کە هەمانە گەنجان بەم جۆرە وا حاڵی بکەین کەلانی گەن بگەڕێنەوە بۆ ئەسڵە شەرعیەکی خۆیان واز لە هەنێ مەبادی بهێنن کە بۆ خۆشیان ڕۆدەچن ئەگەر قەیرانیش نەبێ تیا ڕۆدەچن مەسلەی مادە هۆشبەرەکان و خۆشویستنی گەل و نیشتیمان لەلایەن بەدەر لەوەی کە ئێمە ئەو هێمانەوە کاری لەسەر بکەین و خۆشویستنی گەنجان بە جۆرێک لە جۆرەکان مندوبی خولی مندوبیات بۆ بکرێتەوە گەنجان بتوانن لە ڕێگەی کۆمپانیا و حکوومەت و لایەنی پەیوەندیدارەکانەوە ژیانێکی ئاسایی و ئاسوودەیی بتوانن لانی کەم بەشێک لەو ئەرکەی کە دەکەوێتە سەریان بۆ زەواجکردن بۆیان قەرەبوو بکرێتەوە و لانی کەم کار بکرێت بۆ گێڕانەوەی سولفەی زەواج و
یەکەی نیشتەجێبوون بۆ گەنجان کە دەکرێت ئەوە بکەین وە پاشانیش ئێمە گەنجەکانمان هەمیشە هاان دەدەین بۆ تەواوکردنی خوێندن و هەوڵ دەدەین تەنانەت ئەگەر کورسیەکی خوێندنیش لە ڕێگەی ئەو پرۆنسیپەی کە ئێمە لەسەری خۆمانەوە هەیە گەنجان بەرە و دەرەوەی وڵات بنێرێ بۆ خوێندن بە پێی پەیداکردنی ئەو کورسی خوێندنانەی کە هەیە ئێمە دەمانەوێت ینی بەدڵنیایەوە تا گەنجێکی خوێنەوارمان هەبێ ینی کاگریاز ئەگەر ئەو گەنجانی مەرجنیانی لەگەڵ ڕێزم بۆ تەواوی گەنجانی هەرێمی کوردستان ئەو گەنجانی ئەگەر گەنجێکی خوێنەوار بچێتە سەر شەقامەکان داوە و خواستەکانی جیاوازترە وەگلەوەی کە گەنجێک بێ نەخوێنەوار بێ چکە گەنجە خوێنەوارەکە هەرگیز کەس ناتوانێت بە دەستێکەوە بەکاری بهێنێ بەڵام گەنجە نەخوێنەوارەکە خوا نەخواستە خۆی تەسیرات بەژێر باڵی کەسێک و حیزبێک و لایەنێک و کەسێکەوە ئاراستەیەکی ناتەن دروست دەکرێت بەڵام ئەگەر گەنجەکە خوێنەوار و بەدڵیایەوە ئەو وەرەقەی پێیەکە خواستەکەی خۆیەتی و ئەشتی ڕوویەکاتە ئەو شەقامەی ئەو لایەنە بەرپرسەی کە پێیەتی وەرەقەکەی خۆی تەسلیم دەکات و دێتەوە دو بەڵام دوایی بە دوای وەرەقەکەی هاچێتەوە بدانێت چی جێبەجێ کراوە زۆر باش کەواتە ئەمەیە گرفتەکانی ئێمەی کۆمەڵگەی کوردی و دەبێت ڕێکخراوەکانی لەسەکەین بەدەر لەوەی هەندێک کاری تایبەتی هەیە وەکو سنتەری پەرەپێدانی لاوە لە پلانی خۆماندا جێگەمان خۆشە و چەند خولەکەی لە بەرنامەکەم ماوە باز لە ساڵیادی دامەزرانی دەهەمین ساڵیادی دامەزانی سنتەری پەرەپێدانی لاوانی کوردستان بکەم و بزانم پلان و بەرنامەتان چییە و لە ڕابردووشدا چیتان کردووە ئەوەی لە ڕابردوو کردو بەسەرەتا دەمەوێت ئەوە بڵێم من ڕێز و حرمەتی بێپایانم بۆ ستافە یەک لە دوای یەکەکانی ڕابردووی سنتەری پەرەپێدانی لاوان چون بەڕاستی ئەوەی لە ڕابردوو کراوە ئێمە بەشێکی کارەکانمان بەرهەمی ئەوانە دەیچینەوە و دەستی یەکەیەکیان دەگۆشین و لە سەرەتاتا پیرۆزبایی لەوان دەکەین ئەوجا لە خۆمانی دەکەین و پاشانیش دەستی یەکەیەکی ئەو گەنجەمان دوو چۆنەڵی دەموچاو عارەقاوی ئێستای سنتەری پەرەپێدانی لاوان دەکوشم و بەڕاستی تەواوی دەستخۆشی لە ناخەوە لەیان دەکەم بەگیرفانی بەتاڵەوە چون ئێمە هیچمان بۆ گەنجەکانی خۆمان پێنیە تەنها ئەوەیە کاریان پێ دەکەین و خزمەتە بۆ کۆمەڵگەی کوردی کە دەکرێت دەستی یەکەیەکیان دەگوشین و عارەقی ماندووبوونیان دەسڕین کە ئێستا خزمەت دەکەن لەو سنتەری پەرەپێدانی لاوانە و لە پاشانیش پیرۆزبایی لەوان دەکەم ئەوجا ئێمە بە خزمەتکاری لاوانی کوردستان خۆمان بەو خزمەتکارە دەزانین و ئەوەی ئێمە دەمانەوێت بیکەین لە ساڵی ئایندەدا و لە پلانیشماندا ئەماژەی پێکرابێ دەمانەوێت کۆمەڵێک خول و ڕۆکشۆپی تایبەت بەوەی کە پەرەپێدانی توانە مرۆیەکان ئێمە هاتوین پەرە بە هەر لاوێک کە بەهرەیەکی هەیە هەر لاوێک کە بەهرەیەکی هەیە ویسە بانگەوازێکمان بڵاو کردوێتەوە لە ڕێگەی ئەم بەرنامەشەوەی هەر گەنجێک گوێی لێبێ بانگەوازێکمان بڵاو کردێتەوە هەر گەنجێکی بەهرەمەند هەیە و بەهرە و توانایەکی هەیە بەهرەکەی ئێمە لێرە نمایشی دەکەین و ئاڕاستی لایەنە پەیوەندیدارەکانی دەکەین و ئاڕاستی ئەو حکوومەت و وەزارەت و بەڕێوەبەراتیانەی دەکەین کە پەیوەندیدارە بەوانەوە گەنجێکمان هەیە دەبێت لی سوودمەند بێ و پاشان ئێمەش وەکو سنتەری پەرەپێدانی لەوان ڕێزلێنان و خەڵاتیشیان پێدەبەخشین و ئەو گەنجانش زیاتر دامیان دەکرێت بۆ ئەوی بتوانن بەرهەمەکانیان پەرە پێ بدەن و زیاتریش لە خزمەتی کۆمەڵگەکانە بەکاربێن چکە گەنجگەلێکمان هەیە ئێستا لە هەرێمی کوردستاندا کۆمەڵێک داهێنانیان دروست کردووە لە هەر کۆمەڵگەیەکی دیکەدا بێ لە معمەل و کارگەکانە کاریان پێ دەکەن و کارگەیەکیان بۆ دەکەن و بەرهەمەکانیشان دەخەنە بازار و بگرە تەنانەت وەکو کارەباکەی لێ نەکرێت چۆن هەناردەی دەرەوە کرا ئەوەی هەرێمی کوردستان و بەڵام هەناردەی دەرەوەیشی پێ دەکەن بە حقیقت دەیڵم کاگرس لەسەر نامێ باسی هەندێک لەو گەنجانەکەم بۆی بەهرەکانیان جارێ ئەوە دەکەن تا ڕۆژی خۆی دەوەمە ئاشکایی دەکەین هەندێک لەو بەهرە چۆنەڵی باری گەنجانەمان بۆ هاتووە ئینسان سەری سوور دەمێنێ لە کۆمەڵگەی ئێمە گەنجی ئاوا هەیە بەڵام حکوومەتێک نییە دامی بکە بار حاڵە و کات ئێمە ئاڕاستی حکوومەتی دەکەینەوەی دەکەین بەدەر لەوەی کە ئێمە ڤیستیڤالاتمانەیە هەموو ساڵێک ڤیستیڤاڵی کەسایەتیە بەڕێز و گەورە ساڵی 2010 بەنیازن بۆ چ کەسایەتێکی بکەن ئێمە لە ئێستەوە ئەعلانی دەکەین بۆ ساڵی 2010 بەتەمەین بۆ بەڕێز و خۆشەویست ڕێزدار بەڕێز مامۆستا شێخ محەممەد بەرزنجی ڤیستیڤاڵی کەسایەتی ساڵ ئاماژە پێ لە 2017 بۆ کێتان کرد لە 2017دا ڤیستیڤاڵەکەمان نەبوو بەس لە ساڵی ئایندا کاریی بوو کە نەبوو وە کارەکەی تەنها ئەوەی کە نەبوو قەیرانێکی زۆر بەرۆکی ئێمەی گرتووە و بە ئێستەیشەوە یعنی جورئەتیەوێ ئێمە بڵین ئەو ڤیستیڤاڵە دەکەین
بە دڵنیایەوە جورئەتی ئێمە بڵێن بەڵام هۆکار چییە برسێ هۆکار چیە بۆ کەسایەتی مامۆستا شێخ محەممەد دەکرێت مامۆستا شێخ محەممەد لە سێ فقرەوە ئێمە سێ ڕۆوە دەمانەوێت ئەم فیستیڤالە بۆ ئەو بکەین چکار یەکەم ئەمە کەسایەتێکی پێشمەرگە بووە بۆ لە شاخ و خەباتی کردووە دژی زوڵم و زۆری ڕژێمی بەعس و دیکتاتۆریەت بۆ لەناوبردنیوە کەسایەتێکی ئاینی بووە کەسایەتێکی کۆمەڵایەتیش بووە ئەم سێ ڕۆوە ئەم سێ فەقەرەیە گرنگە بەوەی کەسایەتێکی پێ هەڵبسەنگێنرێ بەدڵنیامە بتوانین بەدەر لەوەی کۆمەڵێ دیکەی وردەکاری دیکە لە پلاندا هەیە ناکرێت لە بەرنامێکی ئەودا ئاماژە بگرنگە لە خزمەت زۆر باشە کۆتا پرسیارم ئەوەیە ئەگەر هەوڵ بدرێ کۆمەڵێ لاو گەنجی بەهرەمەند بە توانا لێزان و قسەزان لە نێو جمگەکانی دەسەڵاتی سیاسی و حکمیدا لە وەزارەتەکان لە پەرلەمان لە ئاستی باڵای حیزبەکاندا جێیان بکرێتەوە ببنە بڕیاردەر پێدوانێت تا ڕادەیەک بتوانن دەنگ و سەدای لاو گەنجی کورد خەم و مەینەتەکانیان بگەێنن و هیچ نەبێت هەوڵی چارەسەرکردنیشی بدەن و لەگەڵ ئەوەشدا بەشی دوایین پرسیارەکەم بۆچی لە بەشی زۆربەی زۆری حیزبەکاندا و تەنانەت بە سەرۆکی پەرلەمان و وەزیرەکانیشدا کۆمەڵێ خەڵکی گەنجمان هەیە بەڵام بۆچی ئەمانە نەیانتوانیوە هیچ نەبێ ببنە مینبەرێک بۆ دەنگ و سەدای گەنجەکان بیستەوە من بیستم لە وەڵامی پرسیارەکەدا پرسیاری دۆمیشت بێەوە بەڵام خۆت لە زانانە پرسیاری دۆمیش کرد بۆیە بە هەردووکیان یەک وەڵامی دەبێت ئەوش ئەوەیە بەدڵنیاییەوە ئەگەر گەنج تا لە کایەکانی حکومڕانیدا هەبێ بەدڵنیاییەوە ڕۆڵ و سەدای گەنجان باشتر دەگایێت مانای وانە پیرەکانمان نازانیش بکەن بەدڵنیا چونکە گەنجەکە تاقە و توانە و لیاقە و فکرە و شتی زیاتر پێوە بە خزمەتکردی لە کۆمەلگاکەی بەڵام کاکرێز بۆ وەڵامی پرسیاری دۆم و پرسیاری یەکەمیشت ئەوەیە ئێمە ڕێگە بە گەنجان درا بچێت لە کایەکانی حکومڕانی و بگرە پۆستە باڵاکانی حکومڕانیشا بەشداری پێکرا بەڵام بۆ نەیانتوانی گۆڕانکاریەکان بکەن لە بەرەو ڕێگەیان لێگرتن یعنی تەنانەت بە شاهیدی دۆست و دوژمن بە شاهیدی تەواوی خەڵکی کۆمەڵگەی کوردیش بەتایبەت ئەوەی کە لە ڕابردوو لە پەرلەمان کرا زیندووترین خولی پەرلەمان بوو کە ڕێگە لە سەرۆکی پەرلەمان و تەنانەت وای لێکرا کە سەرۆک و سکرتێری پەرلەمانیش دەست لە کار بکێشنەوە چونکە ئەو پەرلەمان بۆ 2 ساڵ بەبێ هیچ شتێک داخرا و دەرگاکەی قفڵ درا مانای وایە گەنجەکانمان توانای گۆڕانکاریان نییە کاتێک کە ئاوا ڕێگەیان لێ دەگرن تۆ کاتێک کە دەتەوێت بە پرۆژە گۆڕانکاری لە سیستەم و کای حکومڕانیدا بگۆڕیت کە دەزانرێ ئەمە خزمەت بە کۆمەڵگەکەت زیاتر دەکات و دەزانرێ لە هەندێک دەستە و تاقم دووری دەخاتەوە ڕێگەی لێ دەگیرێت و ئەوەی تاوەکو دەسەڵات و هێز چکا بە دڵنیاییەوە هەڵەیە ئەم فکرە بتەوێت بەهێز گۆڕانکاری دروستکەی چونکە ئەوەی بەهێز گۆڕانکاری دروستەکە هەر بەهێزیش لا دەبرێت بەڵام دەبێت ئێمە هەڵەکەی ئێمە ئەوە بووە لە ڕابردوو وامان نەکردووە ئەم هێزە بەکار بهێنین بۆ خۆمان بەواتەی ئەوە نەکە لە خزمەتی تاکی و فەردی شخصی مەرامەکانی خۆمان نابێ بۆ ئەوەی بەکار بهێنین بۆ ئەو پرۆژە و پرەنسیپانی کە ئێمە ئەمانەوە خزمەت بە کۆمەڵگاکانماکەین ئەم هەڵەیەمان هەبووە ئەگەر ئەم هەڵەیە چارەسەرکرێ بە دڵنیایەوە تا گەنجان لە کایەکانی حکومڕانی دابن گۆڕانکاری باشیش لە کۆمەڵگەی کوردیدا دروست دەبێت و بە دڵنیاییەوە هیچ کەسێک نایەوە گۆڕانکاری دروستەکە کە خۆی لە خەتەریاتا بێ ئەوە شەوا دەکالەوەی کە ڕێگەت لێ دەگرێ و مەجای گۆڕانکاریش بۆ تۆ دروست نامێنێت زۆر سپاس بۆ بەڕێز ناجە حەمەفەرەز بەرپرسی سنتەری بەرپرسی گشتی سنتەری پەرپێدانی لاوانی کوردستان زۆر سپاس بۆ ئامادەبوون و دووبارە هیوای سەرکەوتن و پیرۆزباریشتان لێ بینەرانی بەڕێز و خۆشەویست لێرەشدا هاتمە کۆتایی ئەڵقەی ئەمڕۆمان تا بە یەگەیشتنەوەیەکی دیکە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم خواتان لەگەڵ